لە بڵاوکراوەکانی کتێبخانەی شنەوای دەنگی ڕێلێک بۆ گەیاندنی ڕۆشنایی بە هەمووان. ناوی کتێب سینەی ڕەنگەکان، بابەت ڕۆمان، نووسەر ماکسێنس فێرمین، وەرگێڕ ئازاد بەرزنجی، نەخشەسازی فەرەیدون عەزیز، بەرێک ساسان، ساڵی چاپ 2006، نۆرەی چاپ یەکەم، ژمارەی سپاردن 561/2006 دراوەتێ، تیراژ 3000 دانە، نرخ 5000 دینار، چاپ و بڵاوکردنەوە چاپخانەی ڕابش. ڕۆمانی بەفر، ماکسێنس فێرمین 1968 بەم چەندێڕە ڕۆمانەکەی دەست پێەکات. یۆکۆ ئاکیدا سەوداسەری دووشت بوو، هایکۆ و بەفر. هایکۆ شارێکی ژاپۆنی سێبەیتی 17 حونجەیە، نەزیاتر و نەکەمتر. بەفر شارێکە کە لە شێوەی کلوی سپی و جواندا لە هورەکانەوە بارێ، ئەو شارەی لە ئاسمانەوە دێتە خوارێ. ناوێکی هەیە، ناوێک کە سپێتەکەی مرۆ سەرسام دەکات، بەفر. ئەم ڕۆمانەیەکێکە لەو ئەزمونە تازانەی کە لەم ساڵانەی دواییدا لەلایەن چەند ڕۆمان نووسێکەوە خراونەتە ڕوو و هەندێک جار لە خانەی ڕۆمانی مینیماڵیستا پۆلێ نەکرێن کە زمانێکی چڕ و شاعیرانە و کورتبەر زاڵە بەسەریاندا. بەفر ئاوێتەیەکە لە شەعر و خۆشەویستی. لە سەرتاسەری ڕۆمانەکەدا دەنگدانەوەی ڕۆحی هایکۆ بینینەوە. هایکۆش ژانرە شێعرێکی ژاپۆنیە کە لە چەند دێڕێکی کەمدا و لە تابلۆیەکی شێعری جواندا بروسکە ئاسا هێدمەیەکمان لا دروست دەکات. گەرچی فێرمین خۆی فەڕەنسیە، بەڵام توانیوەتی بە شێوازێکی دڵڕفێن کەلتوری هایکۆ لە ڕۆمانەکەیدا تەوزیف بکات. ڕووداوەکانی ئەم ڕۆمانە لە سەدەی 19دا و لە ژاپۆندا ڕوەدەن. یۆکۆ ئاکیتای تەمەن 17 ساڵ پاژەوەی سەرپێچی لە خواستی باوکی و نەریتی کۆمەڵگاکەیە کات و ناوێت ببێت بە ڕاهیب یان سامورای، ڕێگای شاعری لە ژیاندا بۆ خۆی هەڵەبژێرێت و بۆ فێربوونی هونەری بەکاربردنی ڕەنگەکانیش سەفەرێک بەرەو لای مامۆستاکەی دەست پێکات و لەم سەفەرەشیدا گەلەی نهێنی ژیان و عشقی بۆ ئاشکرابێت. ئەم ڕۆمانە لە ساڵی 2003دا چاپ کراوە، هەر بە بڵاوبوونەوەی پتر لە 40,000 نوسخەی لێفرۆشرا و بۆ چەند زمانێکی زیندوی دنیا تەرجەمە کراوە. ئەشێ بڵێن ئەم ڕۆمانە لەگەڵ دوو ڕۆمانی تری نووسەردا بە سەینەیەک لە قەڵەمەدرێن کە ئەمانن کەمانچە ڕەشەکە و هەنگوین کە هەر لەم کتێبەدا دایان خوێندنەوە. گەورە نووسەری ئیتاڵی ئیتالۆ کالڤینۆ لە کتێبەکەیدا 6 یاداش بۆ هەزاری داهات و باز لەو بەها ئەدەبیانەکە کە بۆنەوەکانی ئایندەی ئەدەبی پەسەند دەکات کە یەکەمیان درەوشانەوەیە، دووەمیشیان خێراییە. لەم ڕۆوە فێرمین ئامۆژگارەکەی کالڤینۆی لەبەر چاو کردووە. بەفر وەکو کلووە بەفرێکی درەوشاوە و خێرایە. بەر لە خوێندنەوەی ڕۆمانەکەش وا چاکە خوێنەرمانەی ئەم چەند وشەی لا ڕوون بێت کە لە ڕۆمانەکەدا هاتوون. هایکۆ هەروەکو وتمان جۆرە شارێکی سونەتی ژاپۆنی کورد بڕی چڕ و پڕ و مەغزادارە. سامورای بە جەنگاوەرە دێرینەکانی ئیمپراتۆریای ژاپۆنیان گوتووە. ساکی جۆرە شەرابێکی ژاپۆنیە کە لە ئاوی برنج ئامادەکرێت. باش و شاعیرێکی ناودار و دێرینی هایکۆی ژاپۆنی بووە. ئازاد بەرزنجی. ئەم چەندێڕە لە خستنە ڕوویەکی ڕۆمانەکەەوە لە سایتی لیتەروۆڵ وەرگیراوە کە جێڤەر فرەندز نووسیوەتی. وەرگێڕ. بەشی یەکەم لە ڕۆمانی بەفر. 1. یۆکۆ ئاکیتا سەوداسەری دووشت بوو، هایکۆ و بەفر. هایکۆ شارێکی ژاپۆنی سێبەیتی 17 حونجەیە، نەزیاتر و نەکەمتر. بەفر شارێکە کە لە شێوەی کلوی سپی و جواندا لە هەورەکانەوە بارێ، ئەو شارەی لە ئاسمانەوە دێتە خوارێ. ناوێکی هەیە، ناوێک کە سپێتەکەی مرۆ سەرسامەکە، بەفر. 2. باەکی زستانی ڕاهیبێ لە دارستانێکە هەنگاوەنێ ئیسا. باوکی یۆکۆ ڕاهیبێکی شینتۆ بوو، نیشتەجەی هۆکایدۆ بوو کە ئەکەوێتە باکووری ژاپۆنەوە و بەوە ناسراوە کە زستانێکی سەخت و درێژخایەنی هەیە. کوڕەکەی خۆی فێری گرنگی ئیمان و ڕێزگرتن لە هێزی توخمەکان و خۆشەویستی سروشت کرد
هەروەها فێری هونەری نووسینی هایکۆشی کرد. ڕۆژێک لە ڕۆژانی مانگی نیسانی 1984 17 ساڵ ڕۆژی لەدایکبوونی یۆکۆ بوو لە کیۆشۆ کە لە باشووری ژاپۆندایە. دەرگەلاسەکان تازە چرۆیان کردبوو، بەڵام لە باکوور هێشتا دەریا شەختە بوو. خەریک بوو مناڵی تێدەپەڕان. ئیدی کاتیەوە هاتبوو کە بەکارێکەوە بگیرسێتەوە. ئەو ڕۆژگارەوە باوبوو کە مناڵانی بنەماڵی ئاکیتایان سەرقاڵی زوو دەبوون و یاخود ڕۆیانە کردەکاری سەربازی، بەڵام یۆکۆ حەزی بە هیچیان نەدەکرد. یۆکۆ کە لە بەرەبەیانی ساڵ ڕۆژی لەدایک بوونیدا لەگەڵ باوکیدا لە ڕۆخی ڕووبارەکە پیاسەیانە کرد، گوتی: باوکە، من ئەمەوێ ببم بە شاعیر. گرژە کەوتە نێوچەوانی ڕاهیبەکەوە کە بە ئاشکرا نیشانەی نائومێدیەکی قۆڵ بوو. خۆر تیشکی خۆی بەسەر شەپۆلەکاندا پەخش کردبوو. ماسیەک بەلای دارخانەکاندا خزا و لەژێر پردێکی داریندا لە چاون بوو. شاعیری پیشە نییە، بەڵکو ڕێگایەکە بۆ کات بەسەربردن. شعر لە ئاوە چێت لەم ڕووبارە. یۆکۆ بەهێمنی سەری دانەواند و نیگای سەرسامی خۆی ئاڕاستی سازگاری ئاوەکە کرد. پاشان ڕۆی کردە باوکی و گوتی: ئەمە ڕێگە و شتەیە کە منەمەوێ بیکەم، فێری ئەوە بم چۆن تەماشای تێپەڕینی زەمان بکەم. 3 نیوە شەو گۆزە بەستوەکەی دەرزی برد و منی لە خەوەڵسان. باشۆ. ڕاهیبەکە پرسی: شعر چییە؟ یۆکۆ وەڵامی دایەوە: شعر نهێنیەکە. سپێدان گۆزە شینەکە درزەبات، دڵۆپە شعرت کێتە خەیاڵەوە، جوانەکەی کار لە ڕۆحەکات و ئیدیە و ساتە ساتی گوتنی شتێکە کە بە قسە ناگوترێ و کاتی ڕێبڕین بەبێ هەنگاونان ئەو کاتە پێویستە ببینە شاعیر. بێدەنگیەکە مەشکێنە، بە تەنها بنوارە و بنووسە چەند وشەیەک، 17 حونجە، هایکۆیەک. سپێدان شتێک بە ئاگامان دێنێتەوە، ئەوەتانە کاتی هاتووە، کاتی پشتکردنە دنیا، کاتی پیاچوونەوە بەم ژیانە فانیەدا. 4 یەکەمین زیکزیکە ئەمەی گوت و ئیسا. مانگەکان یەک بە دوای یەکدا تێپەڕین. لە هاوینی 1984دا یۆکۆ 17 دایکۆی نووسی بوو، یەک لە یەک جوانتر بوون. بەیانیان لەبەر ڕۆشنایی هەتاوێکی کزدا پەپولەیەک لەسەر شانی ئەنیشتەوە. لەسەر شانی چەپیشی ئاسەواری تاوە ئەستێرە بارانێکە بوو کە بارانی مانگی حوزەیران هەمووی شۆرت بووە و لەگەڵ خۆیدا بردبووی. هەندێک جاریش لە کاتی سەرخەوشکاندنی نیوەڕواندا گوێی بۆ ورینگە ورینگی ئەو تیژۆڵانە شلە کرد کە سەرقاڵی چنینەوەی گەڵای چابوون. ڕۆژێکی دی لە بەردەم دەرگای ژوورەکەیدا مارمێلکەیەکی وشەگەڵاتوی دۆزیەوە، بەڵام تەواوی ڕۆژەکانی تر هیچ پێشاتێک ڕووی نەدا. بە هاتنی سەرەتای زستان بۆ جارێکی دی کاتی بڕیاردان لەسەر ئایندەی یۆکۆ هاتەوە. باوکی لەگەڵ خۆیدا بردی بۆ بنارەکانی زنجیرە شاخی ئەڵپی ژاپۆن کاکەوێتە ویلایەتی هونشووەوە. لووتکەی شاخێکی پیشاندا کە بە فرێشی هەتاهتایی پۆشی بووی و توێشوی ڕێگا و لەوحێکی ئاورنیشتمینی دایە و گوتی: هەر کاتێ بڕیاری خۆت دا بگەڕێەوە، ڕاهیبیان جەنگاوەر، خۆت بڕیار بدە. کوڕەکە بەسەر شاخەکەدا سەرکەوت بێ هیچ ترس و سڵەمینەوەیەک. وەختێ گەیشتە لووتکەکە لەژێر تاشە بەردێگا داڵدەیەکی بۆ خۆی دۆزیەوە، دانیشت و چاوی بڕیەشکۆی بوون. 7 ڕۆژ بەم جۆرە مایەوە، بە دانیشتووی لە حزوری ئاسماندا نقمی جوانەکانی بەردەمی ببوو. تەنها یەک وشەی لەسەر لەو حاوریشمینەکە نووسی، وشەیەک کە سپێتەکەی مرۆی سەرسامە کرد. کاتێکیش گەڕایەوە باوکی لێ پرسی: یۆکۆ، ڕێگای خۆت دۆزیەوە؟ یۆکۆ کەوتە سەرەژنە و گوتی: تەنانەت زیاتریشم دۆزیەوە، بەفرم دۆزیەوە. 5 لەم بێشەڵانە پڕ لە بەفرەدا گەر بمرم منی شەبمە بوودایەکی بەفرین. چاوسوی. بەفر شعرە، شعرێک کە سپێتەکەی مرۆ سەرسامەکات. لە مانگی کانونی دووەمدا بەفر سەرتاسەری باکووری ژاپۆن دادەپۆشێت، ئەو شوێنەی کە یۆکۆ لێی دەژیا. بەفر شعری زستان بوو. لە سەرەتاکانی کانونی دووەمی 1885دا یۆکۆ هەرچەندە باوکی حەزی نەدەکرد، بەڵام ئەو پیشەی خۆی وەکو شاعیرێک دەست پێ کرد. ئەو تاقا ئامانجێکیە بوو پیاهەڵدان بە جوانی بەفردا. ئەو ڕێگای خۆی و جوانی ئەو ڕێگایشی دۆزی بووەوە، تەنانەت بۆ ساتێکیش چییە لە سەحرایی بوونی بەفر ڕزگاری نەدەبوو. هەموو بەرەبەیانێکی ئەو ڕۆژانی بەفر دەباری یۆکۆ ملی ڕێیە گرت و ماڵەوەی جێدەهێشت و بەرەو کەژوو کێوەکانە کەوتەڕێ. بۆ نووسینی شعرەکانی هەمیشە ڕۆی لە شوێنێکە کرد و لەژێر درەختێکا بە 4 مشقی لی دادەنیشت و بە درێژایی چەندەها سەعات لەو حاڵەتیدا دەمایەوە و لەو بێدەنگیەدا بیری لە جوانترین 17 حونجەی دنیا کردەوە و پاشان هەرکە هەستی بەوە کرد شعرەکەی خۆی دۆزیوەتەوە لەسەر لەوحە ئاوریشمینەکەی ئەینووسی. هەر ڕۆژە و شعرێکی نوێ، پێشبینیەکی نوێ و لەوحێکی ئاوریشمینی نوێ، هەر ڕۆژە و دیمەنێکی نوێ و پرشنگێکی تر. بەڵام هەموو ئەمانە تا شەویش دادەهات هەر بریتی بوون لە هایکۆ بەفر. اینجا بۆ ڕێوەڕسمی چاخواردنەوە ئەگەڕایەوە. 6 مناڵە بێگەردەکان یاریەکەیانە گرتێکتر و هەڵبەز و دابەزیانە کرد. تایی چی؟ ئێوارەیەکیان یۆکۆ نەگەڕایەوە، مانگ 4 بوو. ئەو بەڕادەیەک شتەکانی بەڕوونی دەبینی کە بەلایەوە دەتگوت ڕۆژی نیوەڕۆیە.
ڕەوە هەورێکی سپی خەریک بوو ئاسمانی داپۆشی دەستەیەک جەنگاوەر کە سپی ئەچوونەوە بەسەر پانتای ئاسماندا زاڵ دەبوو ئەو دەستەیە سەر بە سوپای بەفر بوو یۆکۆ بە بێدەنگی لەژێر تریفەی مانگدا دانیشت بوو و بە بێدەنگی لە هەورەکانی ڕوانی چۆن سنوورەکانە بڕن هەر بۆیە تا بەرەبەیان نەگەڕایەوە لە ڕێگادا و لە نێو تەڕایی ڕنگ زەردی هەتاودا کیژۆڵەیەکی دیکەلەکانیەکەیە ئاوی هەڵدەگۆزا هەرکە نوشتایەوە ملوانکەی کراسەکەی کەمێک کرایەوە و سنگێکی سپی وەک بەفر دەرکەوت کەمێک دواتر یۆکۆ لە ژوورەکەی خۆیدا دەستێکی لە نێوچەوانی خۆیدا کە هێندەی فنجانێک چای کوڵاو داغ ببوو لە کاتێکە دەرەوە سەهۆڵ بەندام بوو ئەم وردە وردە چاوی چوە خەو حەوت چەند سارد بوو کاتێک گەڵاسپیەکەمە خستە سەر لێوم سوزوکی بەفر 5 تایبەتمەندی هەیە سپیە سروشت ئەبەستێ و دای دەپۆشێ بەردەوام لە گۆڕاندایە خلیسکە ئەشتوێتەوە بەڵام باوکی یۆکۆ هەر لایەنە خراپەکانی بەفری لەبەرچاو بوو بە بڕای ئەو ئەم خولیا سەیری کوڕەکەی بۆ بەفر وەرزی سەرمای بۆ ئەو سەختترە کرد بەفر سپیە هەر بۆیە دیار نییە و شایانی بوون نییە سروشت ئەبەستێ و دەیپۆشێ هێن لە خۆباییە کە بوونەوەری زیندووەکات بە پەیکەرێک سەهۆڵی بەست و بەردەوام لە گۆڕاندایە کەواتە بەهانەیەکی نییە خلیسکە و چێ حەز بەواکە لە سەری بخلیسکێ ئەبێ بە ئاو و ئەمە قەیناکە بەڵام کە توایەوە ئێمەش لەگەڵ خۆیدا نوقمەکە لە سەریکترەوە یۆکۆ 5 تایبەتمەندی جیاوازی لە بەرچاو بوو هەرێکێک لەو تایبەتمەندیانە بۆ لایەنێک لە لایەنەکانی سروشتی هونەرمەندانی ئەو سەرنج ڕاکێش بوو سپیە هەروەکو شعری پەتی سروش دەبەستێ و دای دەپۆشێ کەواتە هەر دیمەنێکەکە بەنەخشێک وەکو نووسینیش هەمیشە لە گۆڕاندایە بۆیە بۆ بەرجەستەکردنی وشەی بەفر هەزاران ڕێ هەیە خلیسکە کەواتە لە سەماچێت لە نێو بەفریشدا هەمووان ئەبینە سەماکار و وەکو تەناف بازەکان هاوسەنگی خۆمانە پارێزین ئەبێت بە ئاو کەواتە لە ئاوازچێت لە بەهاراندا جۆگە لەو ڕووبارەکانە گۆڕێ بۆ ئاوازی نۆتە سپی و ڕەوانەکان ڕاهیبەکە پرسی کەواتە بەلای تۆ بەفر بریتێ لەم شتانە وەڵامەکەی بیسکە زیاتر لەمانش ئەو شەوە باوکی یۆکۆ لەوە تێگەیشت کە بەتەنها هایکۆ بۆ پڕکردنەوەی چاوە جوانەکانی کوڕەکەی بەست نییە کە لە بەفرە چوون هەشت یۆکۆ عاشقی هوەری هایکۆ و بەفر و ژمارە حەوت بوو حەوت ژمارەیەکی سەحراویە هەم هاوسەنگی 4 گۆشەی هەیە و هەم هەڵپەسێراوی 3 گۆشە یۆکۆ لە تەمەنی 17 ساڵیەوە پیشەکەی خۆی وەکو شاعیرێک دەست پێ کرد و کۆمەڵێک شعری بە 7 حونجەی نووسی حەوت پشیلەی هەبوو بەڵێنی بە باوکیشیدا بوو کە هەرزستانێک بەتەنها 77 هایکۆ بنووسێت باقی ڕۆژەکانی تری ساڵ لە ماڵەوە ئەمایەوە و بەفری بە فەرامۆشیە سپارت نۆ سەر لە بەیانی ڕۆژێکی بەهار لە کاتی خۆرکەوتندا شاعیرێکی بەناوبانگی دەرباری میجی هات تا گوێ لە شعرەکانی یۆکۆ بگرێت چوو بۆ ئەو دەیی کە یۆکەی تیانیشتە جێ و پەیامێکی بۆ باوکی یۆکۆ نارد ڕاهیبەکە بە شەوقەوە کە لە پرزگاکەوە کە هەر لەو نزیکانە بوو بەرەو دێگەڕایەوە و بەڕێزەوە بە خێراتنی شاعیرە بەناوبانگەکەی دەرباری کرد چای بۆ دانا و گوتی ئەم شەو کوڕەکەم بۆ دوجار لەم ساڵدا لە کەش و کێوەکان دێتە خوارێ ئەمڕۆ ڕۆژی 77مین هایکۆیەتی بینوسێت ئەگەر حەزەکەی دەتوانم گەنجینەی شعرەکانی پیشان بدەم شاعیرەکە بۆنی چایە خۆشە دڵڕفێنەکەیە کرد و شادمان بۆ ئەو کاتەی وە بیرداهاتەوە کە بۆ یەکەمین جار لە ڕێی مامۆستایەکی شاعیرەوە پێی بە بەهرەی براو بردیان بۆ لای ئیمپراتۆر کاتێک ئەو دێڕە شاعرانەی کەوتەوەیات کە لەو سەردەمەدا خوێند بوونیەوە زەردەخەنەیەک کەوتە سەر لێوانی ئەو شعری کە ئیمپراتۆر پەسەندی کرد پاشان قومێکی لە چایەکەدا و گوتی ئادەیە و بیتە سەر سوورهەنەرانم پیشان بدا ڕاهیبەکەوی برد بۆ ژوورێک کە دیوارەکانی بەچەندەها لەوحی ئاوریشم داپۆشرابوون لەوێ ئەو ڕوبەڕووی دیمەنێک بووەوە کە لە جوانیدا هەناسەی مرۆڤی سوارە کرد مامۆستا ئەمانە و هایکۆیانن کە کوڕەکەم نووسیونی شاعیرەکە بەسەنگینەوە چوە پێشەوە و هەر هەموو 76 پارچە شعرە بەفرینانەی خوێندەوە کە یۆکۆ ئاکیتا لەو وەرزەدا نووسی بوونی کە لە خوێندنەوەیان بووەوە ڕاهیبەکە سەرنجیدا هۆن هۆن فرمێسک لە چاوانی شاعیرەکەەوە دێنە خوارێ سیر و سەمەرەن بەڕاستی کوڕەکەت شاعیرە کە من مردم ڕەنگە ئیمپراتۆر ئەو لە جێی من دابنێت باوکی یۆکۆ بەو پەڕی شادمانیەوە خۆی فڕەدایە بەرپەی شاعیرەکە لەسەری ڕۆشت وتی لەگەڵ ئەمانەشدا بێدان بەوە دابنێم کە دووش دەن شپرزەمەکەن ڕاهیبەکە سەری هەڵبڕی و بە پەشۆکاویەوە پرسی بۆ ئایا لە سەردەمی باشۆی گەورەوە تا ئێستا ئەمانەت جوانترین هایکۆنی نووسرابن بێگومان ئەمانە خۆیان لە خۆیان داکاری بیاوتان بێشک ئەم موشانە لە سەرچاوی جوانی پەتیەوە هاتوونەتە دەرەوە هەرێک لەمانە زرینگانەوەی تایبەتی خۆی هەیە بەڵام بێڕەنگن شعرەکانی کوڕەکەت بەڕادەیەکی ناومێتکەرانە سپین بە ئاستەمە بینرێن ئەگەر کوڕەکەت دەوێت شعرەکانی پێشکەش بە ئیمپراتۆر بکات سەرەتا بێ فێری ئەوە بێت چۆن ڕەنگیان بداتێ بەڵام بیرێ نەچێ ئەو هێشتا زۆر گەنجە و تەمەنی 7 ساڵە بێگومان دواتر فێرە بێ ئەی چیتر شاعیرەکە داوای پیاڵەیەکی تری چای کرد و لە بەردەم خانەکەدا دانیشت و چای بڕێکێوەکان کە سروەی بەهار لێدان پاشان قومێکی تری لە چاکەدا و پرسی بۆچی بەفر دا کاتێکۆ لە کێوەکان گەڕایەوە و زانی کە غەریبەیەک شعرەکانی خوێندووەتەوە لەوەش خراپتر
شعرەکانی پەسەند کردوون هەڵچوو وگوتی ئەمانە بەتەنها مەشقن و هیچ تر من هێشتا سەرقاڵی فێربوونی هونەرەکەمم. باوکی گوتی بەڵام ئەوان تۆیان بۆ دەرباربان کردووە ئەمە شانازیە بۆ ئێمە شانازیەکی گەورە. نەخێر باوکە ئەمە شانازی نییە سوکایەتیە. کاتێکی ژۆکۆ قسەی شاعیرەکەی دەرباری بیست زیاتر هەڵچوو گوتی ئەو چی لە نیگارکێشی و ڕەنگەزانێ دایان هەزار ڕێگا هەیە بۆ نیگارکێشان و دایان هەزار شێوازیش بۆ شێعر گوتن بەڵام بەلای منەوە هەموو ڕێگایانە کە لە بەفرەچن. من کاتێکە چم بۆ لای ئیمپراتۆر کە 10,000 حونجەم شعر گوتبێت ڕێک 10,000 حونجە لە سپێتێکی سەرسام کرد کەمترنا بەڵام 10,000 حونجە نزیکەی 590 هایکۆکە بە گوێرەی ئەوەی کە ساڵانش 77 شعرە نووسیت ئەوە 7 ساڵە خایەنێت کەواتە من نزیکەی 7 ساڵی ترە چم بۆ دەربار. ئەمە دوجار بوو کەوان سەبارەت بە شاعیرەکەی دەربار لەگەڵ یەکدا بدوێن. بەهاریە و ساڵە یۆکۆ بەڵێنەکەی خۆی بردەسەر و یەک بیت شعری نەنووسی بەڵکو تەنها بە بۆنکردنی عەتری دڵڕفێنی چرۆگێراسەکانی ناو باخە سەوزەکەوە خۆی خەریک کرد. لە هاویندا کە مانگ لەسەر و کێوەکانەوە هەڵدەهات بۆ نیشیلەی ڕۆکەکە دارستانەکانی هەڵەمژی لە ڕۆژانی سەرەتای وەرزی باراندا قارچێکی زەردی دۆزیەوە کە بەسەر قەوزەکانی قەراق ڕووبارەکەەوە ڕوا بوو. ئەو ساڵە ساڵێکی هێمن و ئەتراوی بوو. بەشی دووەم لە ڕۆمانی بەفر 11. ئای چەند گەرمە پێستی ژنە و پێستەی کەدایە پۆشن سوودجوو. دووەمین زستانی شاعیرەکە لەگەڵ سپێتیەکی سەرسامکەردا هاوکات بوو. بەفرێکی ئەجگار زۆرباری شەوێک لە شەوانی زستان کیژۆڵەی لایکانیەکە تامی خۆشی عشقی پێبەخشی. پێستی هێندەی توێخی هەڵوژە تەڕ و تازە و ناسک بوو. یۆکۆ لەگەڵی دامیهرەبان بوو بەم جۆرە تابیانی لەگەڵ یەکدا خەوتن. یۆکۆ لە زستانی ئەو ساڵەدا 77 دایکۆی نووسی یەک لە یەک سپیتر و جوانتر. دوادێڕەکانی ئەمانە بوون بەفری پاکیزە گوزەرێک لە بێت دەنگی و جوانی خرچە خرچی بەفر لە ژێر پێمە زیکزیکەیەکی زستانی. هایکۆ شتێک کە هاوتای ڕوونیە بزۆز ئاشنا لەگەڵ ناسکێکی سروشدا. لەوانەیە لای خەڵکانێک هایکۆ پەیامێکی ئەو تۆی لەگەڵ خۆیدا پێنەبێت بەڵام هایکۆکان بۆ ڕۆحی شاعیر کۆمەڵێک ڕێگان کە بەرەو لای خوددا چن بەرەو نووری سپی فریشتەکان. 12. لە ڕۆژانی سەرەتای وەرزی بەهاردا خۆرەتا و گەڕایەوە و لەگەڵیشیدا شاعیرەکەی دەربار و لە ئەمجارە تەنیا نەبوو ئافرەتێکی لاوی لەگەڵدا بوو کە جوانیەکەی سەرسام کرد بوو و پێستی بێڕەنگ بوو. باوکی یۆکۆ بە گەرمی پێشوازی لێکردن و چایەکی نایابی دانێ لە هیوانی دەرەوەی خانوەکە و لە ژێرە و گوڵانەی کە بە قەراغی دیوارەکەدا شۆڕ ببوونەوە دانیشتن. لە کاتێکا مامۆستاکە و ژنە لاوەکە خەریکی چاخواردنەوە بوون باوکی یۆکۆ ڕووی تێکردن و گوتی کوڕەکەم خۆی بەشایانی و شانازیە نازانێت ئەو دەڵێت پێویستی بە 7 ساڵی تر هەیە تا هونەرەکەی بەرکەماڵ بێت تاو کاتەیش بەخۆی ڕاوە نابینێت بێتە حزوری ئیمپراتۆر. زستانی ڕابردوو دووەم زستانی شاعیری بوو. بەم پێیە ناچارین 5 ساڵی تر چاوەڕێ بین. شاعیرە بە سەڵاتچوەکە بەر لەوەی وەڵامێک ئامادە بکە بۆ ماوەیەک چای بڕیە کەناری ڕووبارەکە. 5 ساڵ ماوەیەکی زۆرە. دڵنیانیم لەوەی ئیمپراتۆر ئەوەندە چاوەڕێ بکە. کوڕەکەتان کە یەگەڕێتەوە؟ شەو چاوەڕێیەکەین. کاتێ یۆکۆ لە کێوەکان گەڕایەوە دوو میوانی لە ژوورەکەی خۆی دابینی. یەکسەریش کەوتە ژێر کاریگەری جوانی دڵڕەفێنی ئافرەتەکەەوە. هەرچەند ڕوخساری مامۆستاکە وای پیشانەدا کە دەربەست نایەت. شاعیری دەربار ڕووی کردە یۆکۆ وتی من دوو پرسیارم هەیە لە تۆ. گوێ قوڵاغم مامۆستا. بۆچی 7 ساڵ؟ لەبەرەوەی 7 ژمارەیەکی سەحراویە. یۆکۆ سەرنجی و زەردەخەنەیدا کە کەوتە سەر لەوی ئافرەتە لاوەکە. ئەو لێوانەی لە تێک میوایان بیری ئەم دەخستەوە کە بۆ ئەوەی گازی لێ نەگیرێ تون بەرهەڵستیە کرد. مامۆستاکە بەردەوام بوو. ئەی بۆچی بەفر؟ لەبەرەوەی بەفر و شعر و جوان نووسی و نیگار کێشان و سەما و مۆسیقا هەموو ئەمانە لێ کاتا دروستە بن. پیاوە بە سەڵاتچوەکە زیاتر لە یۆکۆ نزیک بۆ و لێی پرسی کەواتە بەفر لای تۆ شتێکی لەم بابەتانەیە؟ لەوانەیە زیاتریش بێت. تۆ شاعیریت ئەمە ڕاستە بەڵام دەربارەی هونەرەکانی تر چی ئەزانیت؟ ئایا شتێک دەربارەی سەما ئەزانیت؟
یان نیگارکێشان، جوان نووسی یان ئاوازدانان؟ یۆکۆنی دەزانی چی بڵێت، هەستی کرد خەریکە دەموچاوی وردە وردە سوور هەڵدەگەڕێت. من شاعیرم، شیعرەڵێم، ئەمە تاقە هونەرێکە کە بەلای منەوە گرنگە. آخر هەڵەکەی تۆ لێرەیە، لەبەرەوەی شعری ژۆک و نیگارکێشان و مۆسیقا و جوان نووسی ڕۆحە. شعر تابلۆیە کە سەما و مۆسیقا و نووسینی جوان لەخۆگرێت. ئەگەرەتەوێت لە شعردا ببیت بە مامۆستا، پێویستە توانای هونەرمەندێکی تەواو دەبێت. شعرەکانی تۆ تا ڕادەیەکی زۆر سیر جوانن، مەوزدار و بە ئاوازن، بەڵام وەکو بەفر سپین. یۆکۆ، تۆ نیگارکێشێکی کارامەنیت، شعرەکانت بێڕەنگن، ئەو بێڕەنگێش وایان لێکات نەکەونە بەرچاوی دنیا. پیرەمێردەکە ئازاریەدا، بەڵام کیژۆڵەکە جوان بوو، زۆر جوان. یۆکۆ گوتی زۆر باشە مامۆستا، بە قسەی تۆکەم. لە باشووری ژاپۆن کابرایە گەیە کە هەموو هونەرەکانی تیا کۆبووەتەوە، شعرەڵەت و ئاوازدا دەنێت. بەڵام بەر لە هەموو ئەمانە نیگارکێشیشە، ناوی سوزوکیە. ئەو مامۆستای من بوو، بڕۆ بۆ لای ئەو، هەرچێکت بێت فێر دەکات. کیژۆڵەکە یەک گوشەی لە دەم نەهاتە دەرەوە، بە تەنها چای بڕی بۆ یۆکۆ و لە کاتێکە قومی لە چای گەرمەکەیەدا بە زەردەخەنەوە نیگایە کرد. شاعیرە دەرباریەکە گوتی لەحزەیەک چیە دوامەکەوە، لەبەرەوەی سوزوکی تەمەنی زۆرە و خۆری تەمەنی ڕوو لە ئاوابوونە. یۆکۆ سەری دانەوان دوو گوتی بەسەر چاو مامۆستا، منەچم بۆ لای سوزوکی، سبەینێکە و مەڕێ. پاشان گەڕایەوە و ناشیانە سەرێکی بۆ ئافرەتە لاوەکە دانەوان. کیژۆڵەکە بەگاڵتە پێکردنەوە پلارێکی تێگرت کە لە هەوا دامایەوە. یۆکۆ لێ کادا دوو هەستی دژبەیەک لە ناخی دامەوجێدا، خۆشەویستی و ڕق. سیانزە. ئەو شەوە یۆکۆ لەگەڵ کیژۆڵەی کانیەکەدا نوقمی دڵاری بوون، لە نێو بەفردا و لە ژێر چلوورەی کریستاڵ ئاسای دەرگەلاسەکاندا پێکەوە خەوتن و تا سەحەر حەوجار لە چێژی یەکتر بەرخودار بوون، جار لە دوای جاریش بە جۆش و خرۆشێکی زیاترەوە. چواردە. بۆ ڕۆژی دوایی بەیانی زوو یۆکۆ خواحافیزی لە خێزانەکەیان کرد و دێکەی خۆیانی بەجێهێشت و بەرەو باشوور ملی ڕێیگرتە بەر. لە دڵی خۆیدا ئەم سەفەری بە سەفەرێک لە قەڵەمەدا بەرەو خۆر، ساماڵی جیهان و پرشنگی لە دەوری بوون. بەدەم تێیکردنی ڕێوە هەستی بە شادێکی پەتیە کرد. ئەو ئازاد و بەختەوەر بوو و هەموو توێشی و ڕێگاکەشی بریتی بوو لە باوەڕی بە عیشق و شعر. لەگەڵ هەموو ئەمانشدا یۆکۆ کە بە خۆشەویستی بەفر گەورە ببوو، هیچی لێ نەدەسڵەمیەوە، ئەوەندەی نەمابوو گیانی بە دڵبەرەکەی بسپێرێت. یۆکۆ وەختێ لە کێوەکان پەڕیەوە تووشی بوو بە تووشی زریانێکی سامناکەوە و ڕێی لێون بوو. خۆی دایە دەست هێزەکانی سروشت، لە کەناری مەرگدا لە ژێر گاشە بەردێکا گیرسایەوە کە تا ڕادەیەکی زۆر دەیتوانی لە زریانەکە بیپارێزێت و لە مەرگی ڕاستەقینەی دەست سەرما و برسێتی و تینوێتی ڕزگاری بکات و لە ترۆپکی ناومێدیدا بە زیندوێتی بمێنێتەوە. ئەو بە زیندوی مایەوە تاشە ئەو دیمەنە ببینێت کە دیوەکەی تری واقعی پیشانەدا. جوانترین شتێک کە تا ئەو کاتە دیبووی وێنەیەک کارگیز لەبیری نەچووەوە. 15. ئەوەی بینی ژنێک بوو لە کاتێکە ئەو خۆی لە ژێر گاشە بەردەکەدا ماددا بوو. ژنەکە لە بەردەمیدا بوو لە خەو نەچوو. ژنێکی ئەوروپایی لاو ڕوت و سپی ڕوخسار لە ناو بەفرەکەدا خەوت بوو. 16. لە ڕاستیدا ئەو نەخەوت بوو، بەڵکو مرد بوو. تابوتەکەشی وەک شوشە ناسک بوو. یۆکۆ یەکسەر کەوتە داوی عەشقی ئەم غەریبە ڕوو جوانەوە. نەتدەگوت لای پەیکەرێکی بێڕۆحەوە دانیشتووە، لەبەرەوەی ئەو لە لاشەیەک نەدەچوو، بەڵکو لە بوونەوەرێکی زیندوی سەرسوڕهێنەر دەچوو. وردە وردە لە زەینیدا پرسیار دوای پرسیار دروستە بوو. لێرەدا و بەم ڕوتێ لە ژێر بەفردا چییە کرد؟ خەڵکی کوێ بووە؟ لە کێوە لێرەدا بووە؟ تۆ بڵێی بەڕاستی بوونی هەبوو بێت؟ ژنەلاوەکە لە نێو داوی ساوڵەکەدا لە خەیاڵێکی نامادیە چوو. پرچەکانی ئاڵتونێکی کاڵ، چاوی شین و بەست و ڕوخساریشی سپی وەک بەفر. یۆکۆ کپ و بێدەنگ لێ ڕوانی و دەتگوت جوانی ژنەکە ئەوی لە جێی خۆیدا جام کردووە. 17. یۆکۆ تا ماوەیەک وای دەزانی خەو نەبینێت، وای دەزانی وێنەی ئەو ژنەلاوە زادی خەیاڵاتی خۆیەتی، بەڵام ئەوەی دەیبینی خەیاڵ نەبوو. هەر بەڕاستی ژنەکە لە بەردەمیدا بوو. یۆکۆ گرفتاری عشقی ببوو. یۆکۆ بە درێژایی ئەو شەوە چای بڕی بووە ئەو چاوانی خۆی لە وێنەی خانمی بەفرین تێر کرد و دەتگوت قەت لە تەماشای تێر و ماندوو نابێت، تەنانەت بۆ ساتێکیش. ئەو شەوە سەرباری سەرما و بێ ئەوەی جوڵەی بۆ بکات لە جێی خۆی دامایەوە و چاوی بڕی بووە ئەو جوانیە بێهاوتایە
ئەو شەوە بەلایەوە زەمن وەستا بوو هەر بەڕاستی ئەم ژنە کێ بووە و بۆچی لێرەدا بووە لەم بارەوە هیچی نەدەزانی بەڵام لە یەکشت دڵنیا بوو ئەویش ئەوە بوو کە ئەم پیر دەبێت و دنیا جێ دەڵێت بەڵام ئەم ڕوخسارە جوانە خەوتوی ناوم بەفرا هەرگیز پیر نابێت و تەنانەت دوای مەرگیشی و تا ئەبەت خۆشەویستی بۆ ئەم ژنە لەوێدا دەمێنێتەوە. 18 لەگەڵ یەکەم پرشنگی بەیاندا یۆکۆ وەکو نیشانی خاچێکی لەسەر ئارامگای ژنەکە چەقان پاشان ملی ڕێگای گرتەوە بەر ئەو چیتر نەی دەتوانی ئەوەی لەبیر بچێتەوە کە بینیوێتی بە درێژایی ڕێگاکە وێنەی خەیاڵی ژنە لاوەکە لی نەدەبووە و لەگەڵیدا بوو عسری و ڕۆژە چوە نێودەیەشی بناری ئەو شاخە هێند ماندوو بوو لە مەیدانی دێکەدا و لای کانیێشی بەستووەوە لە هۆش خۆی چوو لە نێو خەڵکی دێکەدا لادەیەشی بە ساڵات و فنجانێک ساکی بۆیەنا یۆکۆ چاوی کردەوە و سەیرێکی کابراکی کرد و قۆمێکی لە فنجانەکەدا و هەناسەیشی قۆڵی هەڵکێشا و لە پیرەمێردەکەی پرسی ئەو ژنە کێیە دیسانەوە لە ناو بازوەکانی پیرەمێردەکەدا لە هۆش خۆی چووەوە حەو ڕۆژی خایەن تا یۆکۆ هێزی هاتەوە بەر و توانی درێژە بە سەفەرەکەی بدات بە درێژایی ئەو حەوت ڕۆژێش یۆکۆ چەندەها جار لە خەونی داوێنی ئەو خانمە بەفرینەیە بینی سەرنجام لە خەوەکەی بێدار بووە و سوپاسی ئەولادەیە پیرەی کرد کە بە درێژایی ئەو ماوەیە چاودێریە کرد و جارێکی دی کەوتەوە ڕێو چیتر لای کەس باسی ئەوەی نەکرد کە بینی بووی. 19 بەم جۆرە سەرتاسەری ژاپۆن گەڕا تا بەیانیەک گەشتە بەردەرگای ماڵی سوزوکی خزمەتکارێک کە ناوی هۆروشی بوو دەرگاکەی لێکردەوە پیرەمێردێکی دەم بە خەندەی میرەبان بوو کە ڕوومەتەکانی بە قوڵات چوو بوون و قژی خۆڵەمێشی بوو یۆکۆ وتی شاعیرێک لە دەرباری میجی منی بۆ ئێرە ناردووە تا لای مامۆستا سوزوکی فێری هوەری بەکاربردنی ڕەنگەکان بم خزمەتکارەکە چووە پەنایەکەوە و یۆکۆ چۆ ژوورێکی کپ و خامۆشەوە و بە چوار مشکی لەسەر حەسیرێک دانیشت باخێکی سەوز بەرامبەری بوو پیاڵەیەک چای گەرمیان بۆیەنا لە دەرەوەیش نزیک ڕووبارەکە باڵندەیەکی خۆشاواز دەیخوێند یۆکۆ وتی من لە ڕێگایەکی دوورەوە هاتووم شاعیرم یان ڕاستتر بڵێم شاعیری بەفرم هاتووم لەسەر دەستی مامۆستا سوزوکی شت فێر ببم هوروشی سەرێکی ئەرێ ڕاوەشاند و گوتی ئەتەوێت بۆ ماوەی چەندێک لەسەر دەستی مامۆستا شت فێر ببیت هەرچەندێک بێت منەوێ ببم بە شاعیرێکی تەواو تێدەگەم بەڵام دەبێ ئەوە بزانی کە مامۆستا بە ساڵات چۆ و زۆر زوو ماندووە بێت هەمووی چەند ڕۆژێکی لە تەمەنداماوە هەر بۆیە بە تەنها قوتابی هەڵبژاردە وەرەگرێت ئەوەش ڕۆژی دوو جار بەیانیان و ئێواران شتێکی ئاساییە ئەگەر منی شایانی ئەوە نەبووم ببم بە قوتابی ئەوە یەکسەر ئێرە جێ دێڵم مامۆستا سوزوکی توانای ئێوە هەڵە سەنگێنێ هەر ئێستاش دێت بۆ ئێرە هۆروشی دەستی بۆ پیاوێک ڕاکێشا کە بە خاتر جەمیەوە لە باخەکەدا هەنگاوی دەنا یۆکۆ گەڕایە دواوە تا مامۆستا ببینێت پیرەمێردێکی بینی کە ڕیشێکی سپی و درێژی هەبوو بە ئارامی بەڕێدا ڕۆشت و زۆر بەوردی هەنگاوەکانی دەنا دەتگوت بەسەر تەنافتا دەڕوات ئەم پیاوە زەردەخەنێکی شاد لەسەر دێوی بوو چاوانی نوقابوون ئەمە مامۆسای ڕەنگەکانە بەڵێ خۆیەتی نیگارکێشی گەورە سوزوکی بەڵام ئەو چاوی ڕاستە مامۆستاکەی من نابینایە 20 چۆن نابینایە گەتوانێ ئەو فێری هونەری ڕەنگەکان بکات ئەو شاعیرە دەرباریە لەو بنی دنیایەوە ئەمی نارد بوو بۆ لای کەسێک فێری هونەری بەکارهێنانی ڕەنگەکانی بکات کە خۆی ناتوانێت ڕەنگەکان ببینێت یۆکۆ وای بە خەیاڵ دەهات بێسێود و بگەڕێتەوە کنکە ژووکێەوە ئازیزەکەی خۆی بەڵام هۆروشی نەهێشت سەبرکە واز و جێمان مەهێڵە ڕاستە سوزوکی چیدی ناتوانێت وەکو جاران بەڕوونی ڕەنگەکان ببینێ بەڵام ئەو بە پاڵپشتی ڕۆحی ئەتوانێت شت گەلێک ببینێ کە تۆ ناتوانانی بە چاو بیان بینیت ئێستا ژوەرە با ئەوت پێ بناسێنم بەڵام آخر نابینایەک چۆن نەتوانێت ڕەنگەکان فێری من بکات بە هەمان ڕادەی کە وەتوانێت دەربارەی ژنان شت فێر بکات گەرچی ساڵانەکە لەگەڵ هیچ ژنێکیشدا نەبووە سەیری ڕواڵەتی شتەکان مەکە لەبەرەوەی ئەوە گومڕاتەکات هوروشی بەبێەوەی بەوردی ئەوی پێ بناسێنێ بەرەو لای مامۆستا ڕاپێچی کرد سوزوکی وتی باشە تۆ چیت و چیت لەم نەوێت من یۆکۆم شاعیری بەفرم شێعرەکانم جوانن بەڵام بەداخەوە زۆر سپین مامۆستا فێری نیگارکێشان و ڕەنگەکانم بکە سوزوکی زەردەخەنەیەک لەسەر لێوی نەخش بوو پرسی زۆر چاکە
تۆش دەتوانی سەبارەت بە بەفر شت فێری من بکەیت. گوێگرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی بەشی دووەمی ڕۆمانی بەفر. بەشی سێەم لە ڕۆمانی بەفر. 21. بەڕاستی شێوازی وانەوتنەوەی مامۆستا شێوازێکی تایبەت بوو. ڕۆژ یەکەم کاتێک گەشتا ڕووبارەکە لە ڕۆشنایی بەیاندان و قوم ببوو، سوزوکی داوای لە یۆکۆ کرد چای بنووقێنێت و ڕنگ بهێنێتە بەرچاوی خۆی. ڕنگ شتێک نییە لە ئێمە جابێت، ڕنگ لە ناو ناخماندایە، بە تەنها ڕووناکی لە دەرەوەی ئێمەدایە. پێم بڵە چی دەبینیت؟ هیچ، بە چاوین و قاوە هەر ڕەشایی دەبینم. ئەی ئێوە چی دەبینن؟ من ئێستا ئەتوانم ڕەنگی شینی بۆقەکان و زەردی ئاسمان ببینم. ئێستا پێم بڵێ کاممان نابیناترین. یۆکۆ ویستی بڵێت نا ئاسمان زەردە و نەبۆقەکانی شینن، بەڵام دانی بەخۆی داگرت. لەوانەیە ئەم پیرەمێردە شێت بوو بێت، لەوانەیە عەقڵی لە دەستدا بێت. هەرچۆنێک بێت یۆکۆ ویستی بڵێت نا ئاسمان زەردە و نەبۆقەکانی شینن، بەڵام دانی بەخۆی داگرت. لەوانەیە ئەم پیرەمێردە شێت بوو بێت، لەوانەیە عەقڵی لە دەستدا بێت. هەرچۆنێک بێت یۆکۆ مشتومڕی لەگەڵدا نەکرد. مامۆستا، ئێستا توانم ببینم. چییە بینیت؟ ڕەنگی سووری درەختەکان. دەبەنگ مەبە، شتی وا نابێت، ئێرە درەختی لێ نییە. 22. سەر لە بەیانی ڕۆژی دووەم مامۆستا داوای لە یۆکۆ کرد چای بنووقێنێت. پاشان گوتی ڕووناکی لە ناخی ئێمەدایە، بە تەنها ڕنگ لە دەرەوەماندایە. چاوت بنووقێنە و پێم بڵێ چییە بینیت؟ مامۆستا، ڕووناکی سپی بەفرە بینم. ئەوەی گوت و زەردەخەنەیە کەوتە سەر لێوی. ئەو ڕۆژە ڕۆژێکی جوانی بەهار بوو، خۆر لە سندانێکی سوورە چوو. ڕاستە، زستانی ڕابردوو لێرەدا بەفرباری، تۆ بینینت دەست پێ کرد. 23. بەم جۆرە مامۆستا یۆکۆی بە قوتابی خۆی قوبوڵ کرد و هۆروشی خزمەتکاریش بوو بە هاوڕێی. شەوێکیان یۆکۆ لە هۆروشی پرسی مامۆستا کێیە؟ ئایا بەڕاستی ئەو هەموو شتێک دەرباری هونەرە زانێت؟ سوزوکی گەورەترین هونەرمەندە لە سارتاسەری ژاپۆندا. ئەو هەموو شتێک دەربارەی نیگارکێشان و شێعر و جواننووسی و سەما زانێت. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا ئەو ئەگەر عاشقی ژنێک نەبوایە هونەرەکەی ئاوها نەدەگەیشتە دووتکە. ژنێک؟ بەڵێ، ژنێک لەبەرەوەی لە نێو تەواوی هونەرەکاندا خۆشەویستی قورسترینیانە و شێعر گوتن و سەما و ئاوازدانان و نیگارکێشان هەموو ئەمانە لە خۆشەویستیە چن. خۆشەویستی لە ڕۆیشتنەچێت بە سەرتەنافدا و لە بەرزایەکی زۆردا. سەختترین شدەوەیە بەرەو پێشەوە بڕۆیت و نەکەویت. ئەمە ژەمانە و شتەیە کە بەسەر سوزوکی داهات. ئەو دوجار کەوت لە پێناوی عیشقی ژنێکدا کەوت. بە تەنها هونەرەکەشی بوو ئەوی لە ناوئومێدی و مەرگ پاراست. ئەمە بەسەرهاتێکی دوور و درێژە و بڕوا ناکەم مەبەستان بێت بیبیستن. یۆکۆ بە تکاوە گوتی نا، تکایە بۆم باسکە. بەسەرهاتەکە گەڕێتەوە بۆ سەروەختێک کە مامۆستا سامورایی بوو. سوزوکی سامورایی بوو؟ تکات لە یەکەم بەردەوام بە. وروشی قومێک ساکی خواردەوە و لەسەر داوای کوڕەلاوەکە بۆ یادەوەریەکانی ڕابردوو گەڕایەوە. هەموو شتێک بە ئەفسونێک دەستی پێکرد. سوزوکی لە شەڕە گەڕایەوە. ئەو دەمە بوو کە کەوتە داوی عیشقی ژنێکەوە، ژنێک جیاواز لەو ژنانەی کە پێشووتر بینی بوونی. ئەو ڕۆژانە مامۆستا سامورایی بوو، خزمەتی ئیمپراتۆریە کرد، لە شەڕێکی سەختدا بەشداری کردبوو، شەڕێک کە بە سەرکەوتنێکی مەزن و چاوەڕوان نەکراو کۆتایی هات. بە سەرفرازیەوە گەڕایەوە، بریندار بوو بەڵام سەرکەوتوو بوو. لە ئەنجامی شمشێرۆشانی دوژمنەوە زامێکی قوڵ کەوتبووە پشتی. سوزوکی نەیدەتوانی ئەم ڕووداوە لە بیر خۆی بەرێتەوە. تامی خۆڵ و خوێن لە دەمیدا و چەکدارانی دوژمن کە خۆیانەدا بەسەریدا و ئەو ڕوخسارە مۆن و گرژ و تووڕەیی کە دەتگوت ئێوێ ناوسکی ئەم بدڕێ و بە ناویدا گوزەر بکات. سوزوکی هەستی بەساردی تەمی تیغەکە کرد لەسەر تەوێڵی و پاشان نەڕێک کە لە گرمەی هەورە چوو، وەکو زرمەی تۆپخانەیەک هاتە گوێ و ئیدی هیچ مەگەر لاشەیەکی بێسەر کەلولی ئەخوارد و تلۆرە بووەوە بەرەو لای ئەموو قورسایی جەستەنیەوە گیانەکەی. نوکی شمشێرەکەی تا قوڵایی شانی ئەو برد.
دەدوت سامی گۆڕەپانی جەنگێکی نەناسراو بەسەریدا سەپا. ئەو ڕۆژگارە بارودۆخەکان بەم جۆرە بوون، ڕۆژگاری جەنگاوەری و ئەنجامی شەڕیش یان مردن بوو یان بریندار بوون. ئیدی ئەم ساموراییە تەواوی تەمەنی نەیتوانی لە دەزیادەوەری ئەو پیاوە بێسەرە ئەو ترسناکترین وێنەیە ڕزگاری ببێت. سوزوکی لە حەژمەت ئەو زەبری شمشێرە لە هۆش خۆی چوو، لە نێو گۆڕەپانی جەنگدا کەوت و هەموو وایان دەزانی کوژراوە. تەواوی ئەو شەوەی لەژێر لاشەی بێجانی کابرای بێسەردا بەسەر برد. سەرنجام بۆ بەیانی ڕۆژی دوایی کەسێک گوێی لە هاوار و ناڵەی بوو کە لاشەکەیان لەسەری لادا ڕوخساری تۆقیوی سوزوکی دەرکەوت. بردیان و خستیانە ژێر چاودێریەوە، بەڵام ئەم ساموراییە تاماوەکی زۆر بڕێنەیە کرد. تەنانەت دوای ئەوە بە هەفتەیەکیش هێشتا هەر ئاسەواری ترس لە چاویدا دەبینرا. ئیمپراتۆر سەردانی کرد و پیرۆزبایی لێ کرد و سوزوکی شانازی بەوە کرد. گەرچی دیسانەوە ئەم شانازیکردنە لە چاو ئەوەدا کە بینی بووی لە کەدار ئەینوات. کاتێ سوزوکی هاتەوە سەرخۆی بەرەو دیەکەی خۆیان گەڕایەوە و وازی لە جەنگاوەری هێنا، نەک لە بەربرینەکەی، چونکە ئەو بەدرێژایی تەمەنی جەنگاوەری 6 جار بریندار ببوو، بەڵکو لەبەرەوەی ڕقی بەرامبەر بە جەنگلا پەیدا بوو. پاش بەسەربردنی تەمەنێک لە جەنگاوەریدا هەستی دەکرد چیتر حەزی بە شەڕ و کوشتار نییە. بەم جۆرەوازی لە سوپاهێنا و ڕێگای ماڵەوەی گرتەبەر. لەم کاتەدا بوو کە ئەو پەرجۆڕوویدا لەشی ماندوو سەرما بردە و ترس دێنیشتووی جەنگ کە هێندەی نەمابوو پەچی بکەوێت. لە نێو جەرگەی تاریکی و بەدبەختیدا هەستی کرد زۆر تەنیایە و لەو سادەدا کە دەبووە لە تاوماندوێتی و لە برسانە و لە سەرمانە سەدان جار بمردایە. لەو سادەدا بەزیندوێتی مایەوە، بەڵێ بەزیندوێتی مایەوە تاو ڕۆژە ڕۆکەی تری ڕاستی ببینێت. دیمەنێک کە بێگومان بۆ سڕینەوەی یادەوەری ئەو ترسەی لە بینینی پیاوە بێسەرەکەەوە سەرچاوی گرتبوو ڕوبەڕووی بووەوە. سەرسوورهێنەرترین و جوانترین شتێک کە تا ئەو ڕۆژە دیبووی دیمەنێک کارگیز فەرامۆشی ناکرد. 25 ئەوەی بینیشی ژنێک بوو، ژنێکی لاو کە بەسەر تەنافێکە ئەڕۆی کە کەوت بووە ژووربووبارێکی سیمینەوە. جوڵەکانی سەنگین و نەرم بوون، دەتگوت هێزێکی ئەفسوناوی بەرەو پێشەوەی دەبات. کاتێ شیشی هاوسەنگیەکەی بەدەستەوە بوو و لەسەر ئەو پەتەباری کوونە بینراوە وەستا بوو، لە بەرچاوی ئەوانەدا کە تەماشایانە کرد وەک فریشتە ئەینوان. سوزوکی کە کەوتبووە ژێر سەحری جوانی ئەو ژنەوە کەمێک لە ڕووبارەکە نزیک بووە. ئەوە یەکەم جاری بوو ژنێکی ئەوروپی ببینێت. لە بەرچاوی ئەمدا وا پێدەچوو ئەو لە حاڵەتی فڕیندا بێت. شەیدایانە و بێ ئاگایانە نزیکتر بووەوە تاوجێی کە ژنەکە ڕێک بەژوور سەریەوە بوو. ئاپۆرایکی زۆر لە کەنار ڕووبارەکە کۆ ببوونەوە و نوقمی ئەم دیمەنە سەر سوورهێنەرە ببوون. سوزوکی لە پیرەمێردێک نزیک بۆ و هەر بەدەم سیرکردنی ئاسمانەوە لەوی پرسی ئەم ژنە کێیە؟ پیرەمێردەکە بەبێ ئەوی ڕووی تێبکە بە دەنگیشی لەرزۆکەوە وەڵامی دایەوە ژنێکی تەناف بازە، گەرچی لە باڵندەیەکە چێ کە لە ئاسمانە کەوت بێتە داوە. 26 بەڵێ ئەو تەناف بازێک بوو بە درێژایی ژیانیشی دوای هێڵەکە کەوت، هێڵێک کە بە شێوێکی ڕاست و ڕێک لەبەر دەمیدا کێشرا بوو. 27 ئەو ژنە لە فەڕەنساوە هاتبوو، ناوی بەفر بوو، بۆیە ئەم ناوەشان لێ نابوو لەبەرەوەی پێستی لەشی زۆر سپی بوو، چاوەکانی شینێکی بەفراسا و قژیشی ئاڵتونێکی کاڵ بوو. هۆیەکی تریژەوە بوو کە وەکو کولۆ بەفر لە ئاسماندا دەلەنگایەوە. ئەمەش سەرەتای بەسەرهاتەکە بوو. ڕۆژێکیان کە هێشتا بەفرکی ژۆڵەیەکی لاو بوو، سێرکێکی گەڕۆکی بینی و ئەمەش بووە مای سەرسامکردنی. وای دەزانی خەون نەبینێت، بە چاوی کراوەوە خەون دەبینێت. هەر لەوێڕا زانی کە ئەوە ئەو ڕێڕسمەی ژیانە کە خوازیارەتی، بۆیە ئیتر بڕیاریدا ببێت بە تەناف باس. ئیدی لەو کاتەوە تا دەهات بەرەو پێشەوە دەچوو، ڕۆژ بە ڕۆژیش تەنافەکەی بەرزترە کردەوە. سەرنجام توانی ببێتە ئافرەتێک لە یەکەمین ئافرەتە تەناف بازەکان. بەم جۆرە پێی لەسەر تەنافەکە دانا و ئیدی هەرگیز بۆ زەوی نەگەڕایەوە. 28 خۆشەویستی بۆ هاوسەنگی وای لە بەفر کرد تەناف بازی هەڵبژێرێت. لەو دەمەوە ڕێژیان لە بەردەمی داواڵا بوو، وەک واڵابوونی پەتێکی لێگاڵاو، پەتێکی لێگاڵاوی پڕ پەنا و پێچی قەدەر و هەمواری بوون. وردە وردە شارەزایی لە هوەرەکەی خۆی پەیدا کرد و بەسەر مەترسی بەردەوامی ڕۆیشتن بەسەر تەنافدا زاڵ بوو. هیچ کاتێکی هێندێ و کاتانە خۆش نەبوو کە بەسەر تەنافێکدا ئەڕۆی کە 1000 پێ لە زەویەوە بەرز بوو. سەیری پێشەوەی خۆیە کرد و بێ ئەوەی پێی پترازێ، ئیدی ئەوە چارەنووسی ئەو بوو، وردە وردە لەسەر تاسەری ژیاندا بەرەو پێشەوە بچێت.
29 بەفر بەنمایشەکانی خۆی سەرتاپای ئەوروپای هەژاند بوو کە پێی نایە 90 ساڵیەوە چەندەها فرسەخی لەسەر تەناف بڕی بوو لەگەڵ هەر هەنگاوێکیشیدا ژیانی خۆی خستووە مەترسیەوە. تەنافەکەی لە بینی هەردوو بورجەکەی کڵێسای نۆتردەمدا لە پاریس بەستە بوو بۆ ماوەی چەند کاتژێرێک هاوسەنگی خۆی پاراست بوو بەسەر کڵێسای ئیزمیراڵداوە. لە نێو باو بەفر و بێدەنگیدا بە ئاسمانەوە مابووەوە. لە هەموو شارە گەورەکانی ئەوروپادا نمایشی پێشکەش کرد بوو لەگەڵ یاساکانی هاوسەنگیدا کەوتووە ململانێەوە. ئەو تەنافبازێکی ئاسایی نەبوو بەڵکو لە ئاسماندا بە جۆرێک بەرەو پێشەوە هەنگاوی دەنا کە دەتگوت هێزێکی سەحراوی لە دواوە پاڵی پێوە دەنێت. کاتێکیش لە خوارەوە سەیری ئەو دەکرد لە ئاسماندا بە بەژنی بەرز و ڕێکیەوە کە لە گڕێکی سپیەچ و بە پرچی ئاڵتونیەوە کە باگەمەی پێ کرد دەتگوت خاوەندی بەفرە. ڕاستەکەشی ئەوە بوو کە بەلای ئەوە سەختترین شت پاراستنی هاوسەنگی یا زاڵبوون بەسەر ترسدا و یان تەنانەت ڕۆشتن نەبوو بەسەر تەنافێکی بێکۆتاییدا، بەڵکو هەموو ترسی ئەو لەوە بوو کە نەبادا لەو کاتانەدا کە لە ئاسمان لاروولەنجاکات ببێتە کلووە بەفرێک. سی ناوبانگەکەی ئەوی بەرەو هەموو دنیا ڕاپێچ کرد، تەنانەت بەسەر تاڤگەکانی نیگارا و ڕووباری کلۆرادۆشەوە تەنافبازیە کرد. پاشان بەبێەوەی پێشتر بە ژاپۆن ئاشنا بێت بەرەو ئەوێ سەفەری کرد. ئەمە یەکەم جار بوو کەسێکی بیانی لە وڵاتی سامورایەکاندا نمایشی خۆی پێشکەش بکات. ئیتر ئەوە بوو سامورایەک ئەوی بینی و عاشقی بوو لەبەرەوەی ئەوەی ئەو بینی لێکادا هەم شێعر و هەم نیگارکێشان و جوان نووسی و مۆسیقا و سەماش بوو. ئەو خودی بەفر بوو جلوەی گشت جوانەکانی هونەر بوو. کاتێک ئەم ئافرەتە غەریبە ڕوخسار قەشانگە گەیشتە کەنارەکەی تری ڕووبارەکە و سەرنجام گەڕایەوە بۆ زەوی، سوزوکی خۆی پێڕانە گیرا و چوو بۆ سۆراخی و توانی لە نزیکەوە لە ڕوخساری ناسک و دەم و لێوی ڕێک و خەتی برۆی ورد بێتەوە. لەو ساتەوە دڵنیا بوو لەوەی کەیدی ئەو ڕوخساری لە بیر ناچێتەوە. سوزوکی چای بڕێت چاوەکانی ئەو و ئەویش کەوتە تەماشای ئەم. پێویستی بەخسە ناکرد. ئەو زەردەخەنەیەشی بۆ ئەم کرد و ئیدی سوزوکی بەو زەردەخەنەیە دڵ و دینی لەدەستدا. سوزوکی کەوتە سەر ئەژنۆ، شمشێرەکەی خستە سەر ئەژنۆکانی و گوتی: تۆ ئەو کەسەیت کە من چاوەڕێمە کرد. گوێگرانی خۆشەویست، بەم شێوەیە بەشی سێیەمی ڕۆمانی بەفر کۆتایی هات. لەگەڵمان بن. بەشی چوارەم لە ڕۆمانی بەفر. 31 گەرچی بەفر چاوەڕێی کەسی نەدەکرد، بەڵام ڕەفتارەکەی سوزوکی هێندە جوان بوو کە بە قۆڵی ئەوی خستە ژێر کاریگەری خۆیەوە و بوون بە هاوسەری یەکتر. ساڵانی سەرەتا گەلێ بەختەوەر بوون. یەکەم مناڵیان ئەوەندەی تر ئەوانی لە یەک نزیک کردەوە. مناڵەکە کچێک بوو کە جوانی هەمیشەی دایکی و قژی ڕەشی باوکی بۆ خۆی بردبوو. ناویان ناکلووە بەفری بەهار. ژیانیان پڕ بوو لە ئارامی. وردە وردە بەفر بە ژیانی ژاپۆن ڕاهات، گەرچی هەندێک جار غەریبی نیشتیمانەکەی خۆی دەکرد، بەڵام هەرگیز سکاڵای نەدەکرد. ئەوەی ئازاری ئەوی ئەدا دابڕانی نەبوو لە نیشتیمانەکەی، بەڵکو دابڕانی بوو لە تەناف بازی. شەوێکیان لە خەویدا بە ئاسماندا ئافڕی. بۆ بەیانی ڕۆژی دوایی کاتێک خەبەری بووەوە خەونەکەی خۆی هاتەوە یاد، بەڵام دواتر هیچ بێرێکی لێ نەکردەوە. زستان کۆتایی هات و پاشانیش بەهار. تا دەهات ڕۆژەکان درێژترە بوون و کیژۆڵەکەشیان گەورەتر. بەفر خۆشحاڵ بوو، لە سەرێکەوە هاوسەرەکەی خۆش دەویست و لە سەرێکی تریشەوە کچەکەی. ئەم هاوسەنگیەش بۆ ڕاگرتنی ئەو لەسەر تەنافی بەختەوەری بەس بوو. 32 سەرنجام ڕۆژێگات کە و هاوسەنگیە ڕما، کاتێک کە چیدی ئەو خۆشەویستی ئەوان بۆ ڕاگرتنی هاوسەنگی بەختەوەری ئەو بەس نەبوو. دیسانەوە کەڵکەڵەی ژیان لە ئاسماندا لە سەریدایەوە. دیسانەوە هەستی کرد سەوداسەری بەرزایەکان و جەربەزەی و هەست بە سەرکەوتنی ڕۆشتنە بەسەر تەنافدا. ویستی بەسەر تەنافێکا بڕوات کە لە نێوان دوو ترۆبکدا بوو. هاوسەرەکەی بیری لەوە دەکردەوە کەم یاریکردنە خەتەرناکە بەشیان، شێتیەکە بۆ خۆی، بەڵام لەگەڵ ئەمەشدا قوبوڵی کرد و وەکو سامورایەکی ڕەسەن بۆی نوشتایەوە. ڕایسپارت تا بڕێک تەنافی زیوینی لە ئوروپا بۆ بهێنن. پاشان دوو خزمەتکاری نار تا تەنافەکە لە نێوان دوو لووتکەی بەرزدا و لە ناو جەرگەی ویلایەتی هونشودا بەقایمی هەڵبواسن. بەفر قەیتانی پێڵاوە تایبەتەکانی خۆی بەست.
شیشی هاوسەنگەکەی لە سندوقەکە دەرهێنا و لە باخەکەی خۆیاندا چەندەها کاژێر خۆی بە مەشقەوە خەریک کرد بۆ چەند جارێک لەسەر و گردووەڵکەیەک لە گوڵ و دەریاچەیەکدا کە گوڵی نێلۆفەری زەربا و پۆشی بووی بەسەر تەنافەکەەوە تەنافازیە کرد. سوزوکی لە سیرکردنی تێر نەدەبوو، هاوسەرەکەی بەسەر تەنافەکەەوە سەمازانێکی بێهاوتا بوو. ئەو کاتانەی تەماشای هەنگاونانی ئەوی دەکرد پێی وابوو شادمانترین و جوانترین و نەرمترین ژنی دنیاە. هەر بۆیە سوزوکی ڕۆژانە ستایشی خوددایە کرد لەبەرەوەی لە بەهرەی ئەو بێبەری نییە، بە پەرچەمی زێڕین و نیگای زوڵاڵیەوە لە ئاسماندا لار و لەنجەی دەکرد. 33 قەرار بوو ئەم نمایشە لە ڕۆژانی سەرەتای هاویندا پێشکەش بکرێ. لە سەرانسەری وڵاتەوە خەڵک بۆ تەماشای هاتن، تەنانەت وتیان ئیمپراتۆر خۆیشی ئامادەی ئەو نمایشە بوو و لای سامورایەکەوە وەستاوە. هەرەوەندەی بەفر پێی خستە سەر تەنافەکە، واتەوات لە نێو حەشاماتەکەەوە بەرز بووەوە. ئەو هێن بەرز بوو دەدوت خاڵێکی سپی چکۆلەیە لە ئاسماندا و وەکو کلووە بەفرێکی نێوشینایەکی بێکۆتایی دەهاتە بەرچاو. بە شیشەکەی دەستیەوە هەنگاو بە هەنگاو بەرەو پێشەوە دەچوو، هێدی لە لووتکەی کێوەکەی تر نزیک دەبووەوە. هەر خولەکێک لە کاژێرێک دەچوو، لە خوارەوە هەموو هەناسەیان لە سینەیاندا تون ببوو. بە تەنها هەنگاونانێکی هەڵا مەرگێکی حتمی بەدواوە بوو. ژنە لاوەکەش هەر بەرەو پێشەوە دەچوو، هەنگاو بە هەنگاو، سات بە سات، هێور و بێدەنگ، بێ هیچ سڵەمینەوەیەک. 34 لە پڕێکە تەنافەکە شل بوو و گرەی تاشە بەردەکە کرایەوە. بەفر بەخۆی و شیشی هاوسەنگەکەیەوە کەوتە خوارێ. ئەم دیمەنەوە داهاتە بەرچاوی حەشاماتەکە کە دەتگوت باڵندەیەکە و بە ئاسمانەوەیە. بێگومان دیارە کەوتووەتە چاڵە بەفرێکەوە و ئیدی لە چاون بووە. بەفر بوو بە بەفر و لە پێخەفێکی سپیدا خەوێکی ئەبەدی لێکەوت. 35 ئیدی سوزوکی هەرگیز نەیتوانی لەژێر باری کارەساتی لە دەستدانی هاوسەرەکەیدا ڕاست بێتەوە. یەکسەر ئەو دوو خزمەتکارەی دەرکرد کە تەنافەکەیان بەست بوو. دوای چەند ڕۆژێکیش خەبەرات کرد دووکیان خۆیان لە شاخێکەوە فڕێداوەتە خوارەوە و مردوون. بەڵام بەلای سوزوکیەوە ئەم خەبەرانە نەمایی ترس بوون و نەجێ ئومێد. ئەو بەسەر کۆستی خۆیدا کەوت بوو، دەیزانی ئیدی نەژنە خۆشەویستەکەی خۆی دەبینێتەوە و نەجوانیەکی بێهاوتای تری لەو چەشنە. گەڕایەوە بۆ ماڵەوە، وەلێ تازە ژیانی بەتاڵ و خاڵی بوو. جل لە سەربازیەکەی فڕێدا لە بەرەوەی ڕۆژگاری سامورایی بوونی تەواو ببوو. ئیتر نەچۆ ڕیزی سوپای ئیمپراتۆر، لەبری ئەوەیش بە تەواتی خۆی بۆ کچەکەی و بۆ هونەر تەرخان کرد، هونەرێکی پەتی. ئەو بۆنی ژنەکەی بە کچەکەیەوە کرد و ئەمەش بۆ ئەو سەرچاوی ئیلهام بوو. ئەو بەو ئومێدە بوو کە بۆ جارێکی دی لە ڕێی هونەرەوە ئەو هاوسەنگی ژیانی بەدەست بهێنێتەوە و کە لە ئەنجامی مەرگی هاوسەرەکەیەوە لە دەستیدا بوو. ئەو لە ڕێی عیشقی ژنێکەوە توانی لە یەک کاتدا ببێت بە شاعیر و مۆسیقازان و جوان نووس و سەمازان و هەروەها بە نیگارکێش. لەبەرەوەی کە نیگارکێشان تاقەت داوی پەیوەندی ڕاستە خۆی ئەو بوو لە نێوان سیمای خۆشەویستەکەی و هونەری پەتیدا و تاقە ڕێگای دۆزینەوەی بەفر بوو. بۆیە مامۆستا لەم هونەرەدا کەوتە پێشەموانەوە. سوزوکی ستاندێکی لەدار دروستکرا و چەند فڵچەیەکی ئاوریشم و پالی تێک و پاکەتێکی تەواوی ڕەنگی کڕی و لە گۆشەیەکی باخەکەدا ژوورێکی کپ و خامۆشی بۆ خۆی دروست کرد و خۆی تیابند کرد. ئەو ساڵانێکی زۆری تەمەنی خۆی تەرخان کرد بۆ کێشانی وێنەی سیمای ژنێک کە هیچ ئومێدێکی بەبینینەوەی نەمابوو مەگەر لە خەوندا. بەڵام هەرگیز لە کارەکانی خۆی ڕازی نەبوو، گەرچی تابلۆکانی زۆر جوان بوون وەلێ بەلای ئەوە لەو نەدەچوون، لەبەر ئەوەی ڕەنگیان زۆر بوو. بۆ کێشانی وێنەی ڕاستەقینەی بەفر دەبوایە وێنەیەکی فرەسپی بکێشابایە، وێنەیەک کە بێڕەنگ بێت. بەڵام چۆن دەیتوانی وێنەی ئەو سپێتیە زۆرە بکێشێت؟ وێنەی ڕوخسارەکانی ژنە لاوەکە هەموو جوان بوون، بەڵام هیچیان لە ڕوخساری ئەو نەدەچوون. سوزوکی لەسەر نیگارکێشان بەردەوام بوو، شەو و ڕۆژی خستە سەریەک و هەرگیز لە کارکردن بێزار و ماندوو نەدەبوو. بەڵام وێ ڕای ئەمانش پیری ڕووی تێکرد. کچەکەی گەورە بوو، بۆ ئافرەتێکی شۆخ و سوزوکی بۆ تاوەکردنی خوێندن ناردی بۆ تۆکیۆ. خۆشی بەتەنیا بەرامبەر تابلۆکانی دەمایە و لە خەیاڵی هاوسەرە لە دەستچۆکەیدا نوقم دەبوو. لە ئەنجامی کارکردنی بەردەوامی ساڵانێکی زۆریشەوە وردە وردە چاوەکانی سۆمایان تیا نەدەما، تا کارگەیشتە ئەوەی بە تەواتی چاوەکانی کوێر بوون و ڕێک لەو ڕۆژی کوێربوونەشیدا بوو کە سوزوکی توانی بووی جوانترین و سپیترین تابلۆی خۆی بکێشێت. 36 وروشی وتی
باشە ئیتر ئەمە تۆ و ئەمەش کۆتایی چیرۆکەکە. مامۆستاکەی من هەرگیزەوە ئەو سەری خۆی لەبیر نەچووەوە، هەرگیز وازی لە عیشقی ئەو نەهێنا و دەستبەرداری وێنە کێشانی سیمای ئەو نەبوو. تاو کاتی بە تەواوەتی چاوەکانی کوێر بوون. لە ڕاستیدا لەو کاتەوەی کوێر بوو زیاتر سەرگەرمی وێنە کێشان بوو. لەبەرەوەی سوزوکی لە ناو قوڵایی تاریکیدا توانی وێنەی سپێتی بکێشێت و سپێتی پەتی بدۆزێتەوە. ئەو لەوە تێگەیشت کە لە بنەڕەتدا ڕۆشنایی ڕاستەقینە و ڕەنگی ڕاستەقینە پەیوەندیان بە جوانی ڕۆحەوە هەیە. ئەو بەچوونە ناو دەڤەری وێنە کێشانی ژنەون بۆکەیەوە گەیشتە هونەری ڕەها. ئیدی لەوە دواو لەو کاتەوەی کە هیچ ڕۆشنایەک لە چاوانی دانەما بوو بە مامۆستای ڕووناکی و سێبەر و بەگەوهەری تەواوی هونەرەکانی دنیا گەیشت. هەر لەم ڕۆیشەوە کە سوزوکی بە هونەرمەندێکی گەورە ژمێردرێ. خزمەتکارەکە بێدەنگ بوو. سەرتاپای یۆکۆ هاتە لەرزین، سەیرێکی پیرەمێردەکەی کرد و گوتی: من نەزانم ئەو ژنە لەکوێیە. من لە ڕێمدا بەرەو ئێرە بەلای ئەودا تێپەڕیم، گەرچی مردووشە بەڵام زیندوو دێتە پێش چاو، لە تابوتێکی شوشەیدایە. ئەوەندەش جوانە کە من شەوێکی تەواو نقمی تەماشاکردنی بووم. لە کاتی قسەکردنیدا نیگای یۆکۆ لەسەر وێنەیەکی نادیاری دوور بوو. دەدوت پەردەیەک ئاوریشمی خەونیان داوە بەسەر چاویدا، بەسەر هاتێکی بەرز و خەماوی بوو. گەڕانەوەش لێی دژوار بوو. هوروشی بە باوەڕ نەکردنەوە زەردەخەنەیەکی کرد و سەرێکی بۆ پیاوە لاوەکە ڕاوەشاند. 37 بۆ ڕۆژی دوایی کاتێک لە قەراق ڕووبارەکە دانیشت بوون، سوزوکی داوای لە یۆکۆ کرد چاوی بنوقێنێت و سپێتی بهێنێتە بەرچاوی خۆی. سپێتی ڕنگ نییە، بەڵکو بێڕەنگیە، چاوت بنوقێنە و پێم بڵێت چی دەبینیت. مامۆستا تابوتێکی شوشەی دەبینم، ژنێک تیا ڕاکشاوە، ژنێکی لاو ڕوت و نەرمونیان، هەر ئەڵەی خەونە. ئەو مردووە و ئەڵەی لەژێر ساوڵەکانی ناو جەرگەی کێوەکانی هۆنشۆدا خەوی لێکەوتووە. ناوی بەفرە و من نەزانم لەکوێیە. سوزوکی کەم قسانەی بیست لە جێی خۆیدا وشک بوو. بە چاوە کوێرەکانیەوە لە ئاسۆی ڕوانی و گوتی: تۆ ئەم شتانە لەکوێوە زانیت؟ بەڕاستی تۆ چیت؟ پەیامهێنێکی دنیای مردووانیت؟ کەس نازانێ و لەکوێیە. دەمێکە ئەو کەژووکیەوە ئەویان لە من سندۆتەوە. نەخێر، ئەو کەژووکیەوەی کە ئەوی لە تۆ سند بووە وا بۆتی گەڕاندەوە. وردە وردە و بە درێژایی ساڵانی ڕابردوو لەشکری بەفر جەستەی ئەویان لە چاڵە بەفرەکەدا دەرهێناوە. ئەوەتانێ لەوێ لەژێر توێژێک سەهۆڵدایە و ڕێک لەژێر توێژەکەی سەرەوەدایە. ئەو وا لە ناو تابوتە شوشەیەکەی خۆی داخەوتووە. زۆر جوانە، ڕێک وەک دوجار کە ئەو دیابینیوە. من بەڵێنت ئەدەمێ کە ئەزانم ئەو لەکوێیە. کاتێک بە کەژووکێوەکاندا بەرەو ئێرە داهاتم، بەڕێکەوت ئەوم بینی و بەڕادەیەک کەوتمە ژێر کاریگەری جوانیەکەیەوە کە تەواوی ئەو شەوە من نقمی تەماشای ئەو بووم. دواتر خاچێکم لەسەر گۆڕە ساڵینەکەی چەقاند. ئەگەر پێت خۆش بێت بۆ ئەوێت دەبم. مامۆستا بۆی دەرکەوت کە یۆکۆ ڕاستەکات و چیدی نەیتوانی ڕێ لە فرمێسکەکانی خۆی بگرێت. ئەمزانی کە ڕۆژێک لە ڕۆژان پەیامهێنێکم بۆ دەنێرێت، بەڵام ئەو نەی دەزانی کە پەیامهێنەکەوە درەنگە گاتە جێ. پاشان سوزوکی چۆلای یۆکۆ و دەستی خستە سەرشانی. من دوای مەرگیشی هەموو ڕۆژێ ئەمیز بیهێنمە بەرچاوم تا لە ڕێی نیگار و ئاواز و شعرە جوانی بە فراساکەی ڕوخساری ببینمەوە. بەو خەیاڵەوە کە دەم و چاوی وا لە بەردەممدا، گەرچی ئەشمزانی کە چیدی نایبینمەوە. 38 ڕۆژی دوایی پاش تەواوبوونی وانەکە یۆکۆ لە سوزوکی پرسی: بیرت لەوە کردەوە کە پێم وتی دەتوانم بتان بە مەسەر مەزاری هاوسەرەکەتان؟ سوزوکی ئاخی شێڵکێشاوتی: کوڕی خۆم، ئەو چوونەت سوودێکی بۆ من هەیە. ئەزانم ئەوەی وتت ڕاستە، بەڵام چوونە سەر مەزاری هاوسەرەکەم کە ساڵانێکی زۆرە مردووە بۆ پیرەمێردێکی وەکو من چ سوودێکی هەیە؟ ئێستا هاوسەرەکەم ئارامە و نابێ و ئارامێ لێ تێک بدەم. ئەنجا یۆکۆی جێهێشت و لە نێو باخەکەدا سەرگەرمی تەماشای گوڵەکان بوو. 39 مانگ تێپەڕی. یۆکۆژنی نێژراوی ناو سەوڵەکەی لەبیر خۆی بردبووە و پێدەچوو سوزوکیش قسە و باسی سەبارەت بەم مەسەلەیە بە فەرامۆشی سپارد بێت. هەموو ڕۆژێک مامۆستا بەر لە دەستپێکردنی وانەکە لێ و کۆی دەپرسیەوە. پاشان بە درێژایی ئەو ڕۆژە خۆی پیشان نەدەدا و دەمە و شێوانیش بێدەنگی هەڵدەبژات. بەیانێکیان پیرەی بە ساڵاچوو بە یۆکۆی گوت: تۆ تەنها کاتێکە بیت بە شاعیرێکی تەواو کە هەموو زانیارەکانت سەبارەت بە نیگارکێشان و مۆسیقا و جواننووسی و سەما لێک شوێندا کۆ بکەیتەوە. هەڵبەت هونەرێکی تریژەیە کە لە هەموو ئەو هونەرانە
بۆ تۆ سوود بەخشترە و ئەویش هونەری تەنافبازیە. یۆکۆ زەردەخەنەیەکی هاتێ سەیرە کەواتە مامۆستا هێشتا ئەوی لەبیر نەچۆتەوە. بەڵام مامۆسا من چ پێویستێکم بە تەنافبازی هەیە؟ سوزوکی وەکو مانگی پێش و دەستی خستەوە سەرشانی یۆکۆی لاو و گوتی شتێکی ڕوون و ئاشکرایە لەبەر ئەوەی شعر چ نییە جگە لە هەنگاونان بەسەر تەنافێک جوانیدا، تەنافێک جوانی یان چیرۆکێک کە لەسەر لەوحێکی ئاوریشمین نووسراوەتەوە. لەبەرەوە پێویستە شاعیر وەکو تەنافبازێک وشە بە وشە و لاپەڕە بە لاپەڕە بە درێژایی نووسینەکە بەرەو پێشەوە بچێت و قورسرین بەشی کارەکەش ئەوە نییە کە بە قەڵەمەکەی دەستەوە هاوسەنگی خۆت لەسەر تەنافی زمان ڕابگریت یان ڕاگررتنی ڕوتی ڕاستە خۆی خۆت لە کاتێکە کە لە پڕەکانی شانێکی وەستان یا خاڵێک ڕێگاکەت دەگرێت. کێشەی شاعیرمانەوەی بەسەر تەنافێکەوە کە ناوی شعرە و ژیان لە بەرزایەکانی خەوندا بەبێ ئەوەی تەنانەت بۆ یەک چرکە ساتیش لەسەر تەنافی خەیاڵی بێتە خوارێ و دەست لە خەونەکانی پشوات. یۆکۆ بۆ ئامۆژگاریە بەرز و جوانانە سوپاسی مامۆستای کرد. سوزوکی زەردەخەنەیە کەوتە سەر لێوی و گوتی سبەینێ ئەچین بەفرە دۆزینەوە. چل سپێدەی ڕۆژی داهاتوو کەوتنە ڕێ. یۆکۆ لە پێشەوە دەڕۆیشت و سوزوکیش بە دوایدا کە دەگەیشتە ڕێگایەکی خەتەرناکیش لاوەکە قۆڵی ئەوی دەکرد. بەڵام پیرەمێردەکە نەیدەهێشت و خۆی بەڕێدا دەڕۆی. شەوانە دەبوون بە میوانی لادەیەکان و لەسەر ئەو قاڵیچانە دەنووسن کە لە ژوورەکانیاندا ڕایان خستبوون. هەرکە سوزوکی ناوی خۆی ئاشکرا کرد بەهێزێکی سەحریانەوە دەرگای ماڵەکانیان بەڕوودا دەکرایەوە. دەتگوت هەموو ژاپۆنیەکان دەیناسن. یۆکۆ سەری سوڕما بوو. تازە بۆی دەرکەوت بوو چەند بەختیارە بەوەی قوتابی مامۆستایەکی وەهایە. سەفەرێکی درێژ و سپێتێکی بێکۆتایی، سپی وەک چرۆی دارگێلاسەکان، سپی وەک بێدەنگی و خامۆشی ئەو دوو ڕێبوارە. سەرنجام ڕۆژێکیان لووتکەی یەکەمین زنجیرە چیا دەرکەوت. ئینجا سەفەر بەرەو ئاسمانی ساف و ساماڵ دەستی پێکرد. ئەمەش قورسترین بەشی سەفەرەکەیان بوو. وردە وردە نیشانەی ماندووبوون لە سوزوکیدا بە دەرکەوت. بەڵام یۆکۆ وای پیشانەدا کە سەرنجی ئەوەی نەداوە. ئیدی تا دەهات لە ئارامگا ساڵینەکە نزیک و نزیکترە بوونەوە و سەفەرەکەیان بەرەو کۆتاییە چوو. گوێگرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی بەشی چوارەم لە ڕۆمانی بەفر. بەشی پێنجەم لە ڕۆمانی بەفر. 41 سەفەرێکی درێژ و سپێتێکی بێکۆتایی، سپی وەک چرۆی دارگێلاسەکان، سپی وەک بێدەنگی و خامۆشی ئەو دوو ڕێبوارە. سەرنجام ڕۆژێکیان لووتکەی یەکەمین زنجیرە چیا دەرکەوت. ئینجا سەفەر بەرەو ئاسمانی صاف و ساماڵ دەستی پێکرد. ئەمەش قورسترین بەشی سەفەرەکەیان بوو. وردە وردە نیشانەی ماندووبوون لە سوزوکیدا بە دەرکەوت. بەڵام یۆکۆ وای پیشاندا کە سەرنجی ئەوەی نەداوە. ئیدی تا دەهات لە ئارامگا ساڵینەکە نزیک و نزیکترە بوونەوە و سەفەرەکەیان بەرەو کۆتایی دەچوو. 42 کاتی یۆکۆ چاوی بە خاچەکە کەوت، هەستی کرد زیاتر دڵی کەوتە پەلەپەل و هاواری کرد. دۆزیمەوە مامۆستا، دۆزیمەوە. یۆکۆ بەرەو تاشە بەردەکە ڕای کرد بۆ شوێنەی کە شەوی بەفر و بۆرانەکەی خۆی تیامەڵازدا. زۆری بۆ هات و دەستی کرد بە گریان. سوزوکی بەنی گەرانیەوە لێی پرسی چی بووە؟ ئاخۆ بەرەو ناوجەرگەی چیاکان هەڵخلیسکاوە؟ ئاخۆ کەوتوتە ژێر هەرسی بەفرەوە؟ نەخێر، هیچ ڕووی نەداوە. ئەڵی لەشکری بەفر لە هاتنی ئێمە بۆ ئێرە خەبەردار بووە. بەفرەمەتانێ لێرەیە. جەستەی زیاتر هاتۆتە سەرەوە. بەڕادەیەک هاتۆتە ئاستی سەرەوەی ساڵەکە کە ئەوەندەی نەماوە من دەستم بەری بکەوێت. بەڵێ ئەو لەوێ بوو، جوان، ڕوت و قوت و وەک خەونێک نەرمونیان. گەرچی مردبوو بەڵام لە زیندوانە چوو. ئەتگوت لەسەر پێخەفی کریستاڵی سەوڵەکە خەوی لێکەوتووە و ئەوەندە نابات خەبەریە بێتەوە. هەڵبەتە لە یەکەم نیگادا ڕوت دەرنەدەکەوت، بەڵکو لە ئەنجامی مانەوەیەوە لە ژێر بەفردا جلەکانی تەنک ببوونەوە و بەم جۆرە بەدەنی ناسکتر ببوو، پێستی لە شیشی زۆر سپیتر دەینوان. یۆکۆ خۆی فڕەدایە بەر پێکانی و دەستی باڵکەندن و بەلادانی ساوەڵەکە کرد تا سەرنجام بەفر دەرکەوت. یۆکۆ
دەستی سوزوکی گرت و بە هێواشی خستیە سەر ڕوخساری بەفر. هەست بە ڕوخساریەکەیت؟ هەست بە پێستی لەشەکەیت؟ پیرەمێردەکە دەستی بەسەر ڕوومەتەکانی خۆشەویستەکەی داهێنا. ڕاستە سوزوکی کوێر بوو، بەڵام ئەو بۆ هێنانە بەرچاوی ئەو ڕوخسارە پێویستی بە چاوەکانی نەبوو، هەر ئەوەندەی بەس بوو سەری پەنجەی بەر ڕوخساری خۆشەویستەکەی بکەوێت. هەر بەڕاست دەمە خۆیەتی ئەمە بەفرە؟ تۆ ڕاستەکەی. سوزوکی کەوتە سەر ئەژنە و دڵۆپە فرمێسکە گەرمەکانی بە ڕوومەتەکانی داهاتە خوارەوە. 43 ئیدی سوزوکی لەو کەژووچێوە نەگەڕایەوە. لە تەنیشت خۆشەویستەکەیەوە لەسەر سەوڵەکە ڕاکشا و چاوی نوقاند. یۆکۆ ویستی لەو کارە پەشیمانی بکاتەوە و گوتی ئەوە جۆرێکە لە شێتی، بەڵام مامۆستا بە دەنگێکی نەرم چون نەرمی شەونمێکی شێوان وەڵامی دایەوە. من لێرەدا و لەم ئارامێدا جێبێڵە. ئاخیرەکەی جێی خۆم دۆزیەوە و ئیدی بۆ هەتایە لێرە دەمێنمەوە. اینجا لە تەنیش دەستەی ژنە لاوەکەوە خەوت، پاشانیش گیانی سپارد و سپێتی گرتیە ئامێزی خۆی. ئەو خۆشحاڵ بوو بە ترۆپچی بەختەوەری گەشتە بوو. یۆکۆ بە تاقی تەنیا لە کەژووچەوەکان گەڕایەوە بەرەو باکوور ملی ڕێگرتە بەر بەرەو بەفر و چیدی ئاوڕی نەدایەوە. چیدی لەسەر ڕێی خۆی لا نەدا. دەدوت بەسەر تەنافێک ئاڕوات کە لە باشوورەوە بەرەو باکوور ڕاکێشراوە، هەروەکو ڕۆشتنی تەناف بازێک. 45 سەرنجام کاتێک گەیشتەوە ماڵەوە، باوکی داوای لێکرد بە درێژی باسی بەسەرهاتی سەفەرەکەی و ئامۆژگاریەکانی مامۆستای بۆ بکات، بەڵام ئەو هیچی نەگوت و وەڵامی نەدایەوە. خۆی لە ژوورێکدا قایم کرد و بۆ چەند ڕۆژێک نەهاتە دەرەوە. بەیانێکیان کە ئیتر ڕاهی بەکە سەبری نەما هۆی ئەو ڕەفتاری لێپرسی. یۆکۆ گوتی باوکە سوزوکی کۆچی دوایی کرد، لەبەر ئەوە وازم لێبێنە تاشینی بۆ بکەم. اینجا دەرگای ژوورەکەی داخست و دەستی کرد بە گریان، بەڵام وێڕای ئەو خۆشەویستی و ڕێزەی کە بۆ سوزوکی هەبوو بۆ مەرجی ئەو نەدەگریا، بەڵکو بۆ خۆشەویستەکەی ئەو دەگریا کە لە ناو بەفردا ڕاکشا بوو. ئەو زۆربەی شەوان ژنە خەوتوەکەی ناو بەفرەکەی لە خەوندا دەبینی. ئەو خەونی بە بەفرەوە دەبینی. شەوێکیان کیژۆڵەی سەرکانێکە هات بۆ لای، بەڵام پیاوەلاوە کە ئاخی کێڵکێشا و دەستی بەڕوویەوەنا. کیژۆڵەکە بە چاوی پڕ لە فرمێسکەوە ڕۆشت و چیتر نەگەڕایەوە بۆ لای. وەرزەکان هەروەکو خزانی لمی ناو کاتژمێری لمین تێدەپەڕین. لە ڕۆژانی سەرەتای زستاندا بەفر دەستی بەبارین کرد و گەوهەری یەکەمین دێڕ شەعر ڕیشاڵەکانی ئاوریشمەکەی ڕەنگین کرد. یۆکۆ هەستی دەکرد بە نووسینی ئەو وشانە دڵی داسەکنێ، بەڵام ئەم هەستە زۆری نەدەخایان، لەبەرەوەی بە تەنها شعرمایی سوکنایی و ڕەوینەوەی وەرسی ئەو بوو. هەرکە قەڵەمەکەی دادەنا دیسانەوە ساردێک دڵی ئەتەنیەوە. زستانێکی درێژ بوو، زستانێکی پڕ لە سپێتێکی سەرسوڕهێن. 46 لە ڕۆژانی سەرەتای بەهاردا شێوازی نووسینی یۆکۆ گۆڕا. وردە وردە شعرەکانی ڕەنگیان لە خۆگرت و ئەو بۆ مایی سەرسوڕمانی خۆیشی. سەرنجام ئامۆژگارەکانی مامۆستا سوزوکی جێی خۆیان کرد. یۆکۆ بوو بە مامۆستا لە شعردا. چیتر هایکۆکانی ڕوت و سپێکی هیوا بڕاو نەبوون، بەڵکو تەواوی ڕەنگەکانی پەلکە زێڕینیان لە خۆ گرتە بوون. شعرەکانی ڕۆن و ورد و بارگاوی بوون بە ڕەنگ، بەڵام هەواری دڵی هێشتا هەر غەریبانە بەفرپۆشی بووی. بەیانی ڕۆژێک لە ڕۆژەکانی مانگی نیسان، واتە ساڵێک پاش مەرگی سوزوکی، ژنێکی لاوهات بۆ ماڵیان. ڕاهیبەکە یەکسەر ئەوی ناسیەوە. ئەو قوتابی شاعیرەکەی دەربار بوو. ئەو ژنە لاوەی کامجێی تووڕێی و هەمجێی خۆشەویستی کوڕەکەی بوو، بەڵام ئەم جارە هەر خۆی بوو. ڕاهیبەکە بە ڕێزێکی زۆرەوە پێشوازی لێ کرد و پیاڵەیەک چای تازەی بۆ دانا. ژنە لاوەکە لە کاتێکدا چاوی بڕی بۆ ڕووبارەکە بە شوێنەی چایەکەی خواردەوە. پاشان ڕاهیبەکە ئەوی بۆ ژووری کوڕەکەی برد. کاتێ ژنە لاوەکە خۆی کرد بە ژوورەکەدا، یۆکۆ سەرگەرمی نووسینی هایکۆیەک بوو. هەرکە چاوی پێکەوت قەڵەمەکە لە دەستی کەوتە خوارێ و لەسەر لەوحەکەی ژێر دەستی نیگارێکی سەیری کێشا. هێڵێکی درێژ کە نیشانەیەکی وەستان بڕی بووی، وەک نیگاری باڵای مرۆڤێک کە بەسەر تەنافێکەوە وەستا بێت. یۆکۆ ڕووی لە ژنە لاوەکە کرد و زەردەخەنەیەکی بۆ کرد. ژنەکە بێ هیچ پێشەکێک لێی چۆ پێشەوە و دەستی خستە سەرشانی. پاشان بەسەر لەوحی مامۆستا لاوەکەدا نوشتایەوە و گوتی ئەمە جوانترین وێنەی دایکمە تا ئێستا کرابێت. ژنە لاوەکە ناوی کلووە بەفری بەهار بوو. پیاوە لاوەکە چاوی بڕیە نیگارەکەی بەردەمی و پاشان سەیری ئەوی کرد و بۆی دەرکەوت
کە هەمان خەون لەو دی و پەردەی واقعەوە ڕوویداوە و بووە بەڕاست. یۆکۆ گوتی من ماوەیەکی زۆرە چاوەڕێی تۆم. ژنە لاوەکە سەری خستە سەرشانی و چاوەکانی نوقاند و وتی منیش دڵنیا بووم کە تۆ لەمەش زیاتر چاوەڕێتە کرد. ئەو شەوە بۆ یەکەم جار ئاوێتەی یەکتر بوون، شاعیرە لاوەکە و کچی مامۆستاکەی و خانمە خەوتۆکەی ناو سەوڵەکە. یۆکۆ چاوەکانی ئەوی ماچ کرد. دەمە و سەحەر خەوت چوە چاویان لە دەریشەوە بەفرەباری 47. ئادەمیزادەکان دوو جۆرن، کەسانێک کە دەژین ڕۆڵی خۆیان دەبین و دەمرن، کەسانێکیش کە بەسەر ترۆپکە بەرزەکانی ژیانەوە ڕێدەبڕن و لەو ڕێگایەشیاندا لەگەڵ هەر هەنگاوێکدا هاوسەنگی خۆیانە پارێزن. ئەوانە هونەرمەندن و ئەمانەی دواییش تەنافباز. 48. یۆکۆ هەرگیز پێی نەنایەت دەرباری ئیمپراتۆرەوە و کلووە بەفری بەهاریش هەرگیز نەبوو بە تەنافباز، لەبەرەوەی هۆیەک لە ئارادا نەبوو بۆ دووبارە بوونەوەی مێژوو. لە یەکەم ڕۆژی هاویندا لە گوێ ڕووبارێکی سیمیندا ڕێو ڕسمی هاوسەرێتیان ئەنجامدا. 49. ئیدی وەک دوو ئاشقی هەتا هەتایی لەسەر ڕنوە بەفرێک ئاوێزانی یەکتر بوون. گوێگرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی خوێندنەوەی ڕۆمانی بەفر بە هیوای سوود و چێژ بۆ ئێوەی گوێگر.